ئێران لە ڕێگەی دروستکردنی ژمارەیەک بەنداو لە بەردەم سەرچاوەکەیدا لە هەوڵی وشکردنی ڕووباری سیرواندایە و ئەمەش حکوومەتی هەرێمی نیگەران کردووە و وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێمیش دەڵێت بۆ ئەو مەبەستە چوونەتە ئێران و قسەیان لەگەڵ جێگری سەرۆککۆماری ئەو وڵاتەدا کردووە. ئێمە لە وەفدێکی ڕسمی کە چین بۆ کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ جێگیری سەرۆککۆماری ئێران باسمان کرد و نیگەرانی حکوومەت هەرێمیمان پێڕاگەیاندن و داوامە لێکردن کە ئەم پرۆژەی ڕابگرن وتمە دەتوانن سوود لەم ئەوانە ببینن بەڵام نابێ بەڕاستی بە شێوەیە بێ کە زەرە بە هەرێمی کوردستان بگەێنن ومە لەگەڵ حکوومەتی عراقیش لەگەڵ وەزیری ئاو بەنداوەکانی عراق کە هات سەردانی کردین قسەم لەگەڵ کردووە کە ئەوانش بینە سەرخەت چونکە ئەم ئاوە ئەگە بەشێکی بۆ هەرێمی کوردستانە بەشەکەی تری بۆ عراق دەڕوە بۆی پێویست ئەوانیش بێنە سەرهێڵ و قسەی خۆیان جدی بکەن چونکە بەڕاستی هەناردەیەکی زۆری ئێران دەچێت بۆ عراق ینی معقولنی ئەوان بێدەنگ بن بێ هەڵوێز بن لە کاتێکە خۆیان ئێستا پێویستیان بە ئاو هەیە خۆی ئەم وەزیرە گوتی ینی نزیکەی 10 تا 12 میلیۆن کەس لەژێی هەڕەشەی ئاودایە. ڕووباری سیروان کە لە ناوچەی پاوەی ئێرانەوە دەڕژێتە ناوچەی هەورامانی هەرێم و لەوێشەوە ڕووبارەکە بەناو ناوچەی گەرمیان و هەڵەبجە و پارێزگای دیالەدا دەڕوات و دەڕژێتە ڕووباری دیجلەوە. بەرپرسێکی شارەوانیەکانی هەرێمیش دەڵێت کەمبوونەوەی ئاوی ڕووبارەکە زیان بە سەدان هەزار خێزان دەگەیەنێت. بەنسبەت ئەو زیانانەی کە سەدی داریان کە لە ئێران دروستەکرێت لە شاری پاوە دروستەکرێت کە زۆربەی ئاوی سیروان کۆکاتەوە و بەڕێگەی چەناڵێکە تەحویلەکە بۆ منطقەی سەرپێڵی زەهاوانە بەڕاستی ئەوە تەئسیرێکی زۆر گەورە لە کوردستان و بە تایبەتیش لە گەرمیانەکە چونکە گەرمیان منطقەیەکە تەواو احتمادی لەسەر ئاوی سیروانە دوایەوەی کە ئاوی قۆرەتوو و ئاوی هەواسان و ئاوی ئەڵوەن وشک بوونەوەوانە ئەم ئاوە ماوە بەدەست گەرمیانەکانەوە ئەم ئاوەش ئێمە هەرچی قوتمانێ لەسەر ئەم ئاوەیە 50,000 دۆنم زەوی بەراهۆیە کە لە هەموو کوردستانە لەسەر ئەم ئاوەیە و نزیکەی 500,000 کەس لە گەرمیانە لەسەر ئەم ئاوا ئەژێنوانە ئەمە تاسیرێکی گەورەمان لێەکە بە تایبەتی ئەبێتە هۆی ئەوەی کە ئێمە زراعەتمان نەمێنێت و بەڕاستی نەخۆشیەوانە بڵاو بێتەوە و دارستانەکانمان لەناو بچن و ئاوی ژێر زەویمان نەمێنێ. دانیشتوانی هەرێمیش نیگەرانی خۆیان لە کەمبوونەوەی ئاوی ڕووباری سیروان دەردەبڕن. جارانم ئاوە زۆر بوو احتیادی بوو زۆر بیسا ئەو ئەووالی هاتووە ئاواگە کەمی کردووە ئێمە شەتێن بۆ ڕاوماسیەر بۆ بێتاقەتی خۆمان ڕای بکەین ئەوەی بۆ نەفسی خۆشە حەزمان کرد ئەم ئیشە بکەین ئێستا بەداخەوە لە سەعات دۆنی مهاتیە لە سەعات دۆنی ماتمە قولاوە خەم ماسی دەمە قولاو نەداوە. لە ئێستادا ڕووباری سیروان ئاوەکەی بە تەواوەتی کەمی کردووە و دانیشتوانی هەرێم ترسیان لە وشکردنی هەیە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمەریکا، پارێزگای کەرکووک.